سەبارەت بە کێشەی ئاو لە نێوان عێراق و تورکیا و عێراق و سووریا و یاخود عێراق و ئێران و ئەو بابەتانی کە پەیوەستن بە ئاوەوە و کاریگەری لەسەر کۆی بڵێن سێکتەرەکانی کشتتوکاڵ و هەروەها سێکتەری ئاو لە عێراقدا هاوڕێ تۆفیق ڕاوشکاری سەرۆکۆماری عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە. کاک هاوڕێ سڵاو لێبێ. ئەو بابەتەی کە پەیوەستە بە کێشەی ئاو لە نێوان عێراق و تورکیا بە تایبەتی و لەگەڵ ئێرانە، ئەم بابەت ئێستا گەیشتووە بەکوێ؟ نوێترین پێشنیازەکان و پێشنیارەکان لەو بارەیەوە چییە؟ سپاس بۆ ئێوە. بێگومان دوای ئەوەی کە وەزیری دەرەوەی تورکیا سەردانی عێراقی کرد بۆ کۆمەڵێ بابەت، هیچێک لەو بابەتانە کە شایانی قسەکردن بوو پرسی ئاو بوو لە نێوان عێراق و تورکیا. و دواتر وەزیری بازرگانی تورکیا هات بۆ عێراق و لەسەر پێشنیاری بەڕێز سەرۆکۆمار داوا کرا کە بە گرنگیەوە مەلەفی ئاو لە نێوان عێراق و تورکیا باز بکرێ و ڕێگە چارە بدۆزرێتەوە و بۆ ئەو مەبەستە لیژنەیەک پێکێنرا لە نێوان عێراق و تورکیا و هەروەها نوێنەری سەرۆکۆماری تورکیا کە وەکو وەفدێکی باڵا بە نوێنەرایەتی سەرۆکی کۆماری تورکیا لەسەر پێشنیاری بەڕێز سەرۆکۆمار هاتن بۆ عێراق و کۆبوونەوەی شفراوانیان لە سەرۆکایەتی کۆمار ئەنجامدا بە سەرپەرشتی بەڕێز سەرۆکۆمار وەتیایە وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق، وەزیری ژینگەی عێراق، بەرپرسانی عێراقی و هەروەها لە سەرۆکایەتی کۆماریش کۆبوونەوەی شفراوان و هەمەلایەنە لەسەر ئەو مەسەلەیە کرا. ئەوەی کە گرنگە لەو کۆبوونەوەیە داواکاریەکان بەم جۆرن. یەکەم داوا ئەکرێت کە لەسەر مەسەلەی ئاو پلانی بەکاربردن، ئەوەی بە عەرەبی پێڵێن خەتەی تەشغیلی، کە ئەمە بابەتێکی هونەری و بابەتێکی ئەندازەییە بۆ ڕێخستنی ئاو و بەردانەوەی ئاو بەبێ ئاگاری عێراق کاری پێ نەکرێ و عێراق مافی هەبێ بەشێکی باش و بەشێکی دادپەروەر عادیلانە لە ئاو بۆ عێراق بهێنرێ. و سەرۆکایەتی کۆمار و بەڕێز سەرۆکۆمار داوای کرد و لە هەوڵایە بۆ ئەوەی کە بەشی ئاوی عێراق بە شێوەیەشی دادپەروەرانە بنێرێ بۆ عێراق. باش، ئەتوانین پرسیاری ئەوە بکەین بڵێن دیارترین کێشەکانی تورکیا، ینی ئەو داواکاریانەی تورکیا چییە لە عێراق بۆی کە بتوانێت ئاو بنێرێ بۆ عێراق بۆ ڕێژەیە کە پێویستە، یاخود تورکیا هیچ بەهانەیەک هیچ ئەوەی یاوە بەدەستەوە کە بڵێ من هۆکارەکە ئەوەیە کە ناتوانم ئاوی پێویست بۆ عێراق بنێرم؟ یاری بێگومان ئێستا مەسەلەی ئاو بەشێکە لە مەسەلەیەکی سەروەری، ئەوەی بە عەرەبی پێڵێن سیادی. هەموو دەوڵەتێک هەوڵەیە زۆرترین ئاوی هەبێت کە ئەمە پەیوەندی هەیە بە بابەتی کشتتوکاڵ و بابەتی ژینگە و ئەمە سەروەتێکی نیشتیمانی هەموو وڵاتێک هەوڵەیە کە بەدەستیەوە بێت. ئەوەی کە ئێستا ئەم شێشەی دروست کردووە ئەوەیە کە بەهۆی و هەلوو مەرجەی کە عێراقی پیاتەیە پەڕێ بەشی ئاوی عێراق لەلایەن تورکیاوە کەم کراوەتەوە لەلایەک وەلایەکی تریش لە ناوخۆی تورکیاش بەنداوێکی زۆر دروست کراوە. بەڵام ئەوەی کە گرنگە وەکو باسم کرد، سەرۆکایەتی کۆمار زۆر بەپەرۆشە کە بەشی عێراق بە شێوەیەکی دادپەروەرانە لە ئاو بنێرێ بۆ عێراق و ئەم لیژنەیە کە پێکاتوە بۆ ئەوەیە کە بەیەکەوە لێک تێگەیشتنیشی هاوبەش دروست بکەن و ئەو پلانی بەکاربردنی ئاوا کە بە عەرەبی پێڵێن خەتەی تەشغیلی بە ئاگاری عێراق بێت و ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە ڕێژەیەکی دادپەروەر لە بەشی ئاو بۆ عێراق بنێرێ. و هەروەها بۆ ئاگاری ئێوەی بەڕێزیش لەسەر پێشنیاری سەرۆکایەتی کۆمار پێشنیاری پرۆژە یاسایە کراوە کە ئەنجومەنی باڵای ئاوە کە بنێرێ بۆ پەرلەمانی عێراق و بکرێ بە قانون. و ئێستا پرۆژە قانونەکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بۆ ئەوەی کە گفتوگۆی لەسەر بکرێ و لە داهاتووە بکرێ بە قانون. ئەمە هەنگاویشی ترێ بۆ ئەوەی کە ئەنجومەنێکی باڵا هەبێ کە سیاساتی گشتی ئاو لە عێراقا ڕێبخا و سەرۆکایەتی و ئەنجومەنە لەلایەن بەڕێز سەرۆکۆمار و چەند جێگرێکی هەیە کە پێگەی لە کۆمەڵی وەزیر و ئەمانە ئەنجومەنێکی باڵا بن سیاسەتی گشتی ئاو لە عێراق ڕێگەخەن کە ئەمە پەیوەندی بە ناوخۆی عێراقەوەیە، چونکە ئەم بابەتە دوو بەشە. بەشیشان ئەوەیە کە ئێمە ئەمانەوە بەشێکی دادپەروەر لە ئاو لە تورکیاوە بۆ عێراق بنێرێ کە ئەمە مافی عێراقە و گفتوگۆکان لەسەر ئەم بابەتەیە. بەشی دووەمیش پەیوەندی بە ناوخۆی عێراق خۆیەوە هەیە کە ئەبێ سیاسەتێکی گونجاو و ڕێکوپێک بژیرێتە بەر بۆ ئەوەی کە
دەست بە ئاو بژیرێ وەروەها پلانێکی وامان هەبێت کە بەنداو دروست بکرێت و ئەم بەنداوانە بنەهۆی ئەوەی ئاو گڵ بدرێتەوە واتە هەم لەسەر ئاسی ناوخۆ سیاسەتێکی ڕێک و پێک بۆ پاراستنی ئاو پەیڕەو بکرێت و هەروەها لەسەر ئاسی پەیوەندی هەرێمیش کە پەیوەندی بە تورکیاوەکو باسم کرد ئەو هەنگاوانە ژیراوەتە بەر. باش لە ناوخۆی عێراقا کاک هاوڕێ ئەوەی کە پەیوەستە بە ئاوەوە ئێستا دیارترین ئەو کاریگەریانە چییە کە کردوێتێ سەر ئەو سێکتەرانەی کە لە ناو عێراقا گرنگن بە تایبەتی سێکتەری کشتتوکاڵی ینی پلانێک هەیە چونکە ئێستا عێراق لەم قۆناغەیە ینی زۆر لەو شوێنانەی کە هەیەی و ئاویتە بە تایبەتی ئەم ساڵباز لە هۆڕەکان نەکرا کە ڕوبەڕووی وشکبوونێکی زۆر مەترسیدار بۆتەوە ینی پلانێکی خێرا هەیە جگەل لەوەی کە پرۆژه یاساکەی کە تۆ باست کرد سەرۆکایەتی کۆمار پێشکەشی کردو پلانێکی خێرا هەیە بۆی کە فریای ئەم بابەتە بکەوێ وەکو باسم کرد بەشیشان ئەوەیە کە ئەو ئاوا سەرچاوەکەی تورکیایە کە وا بێتە هۆی ئەوەی ڕێژەیەکی باش بۆ ئاو بۆ عێراق بهێنن و بەشی ئاو لە عێراق بە شێوەیەشی دادپەروەرانە لە بینی تورکیا و عێراقا دابین بکرێ ئەگەر ئەمە بێتە دی بێگومان بەشێک لە کێشەکان چارەسەرە بن و ئێستا هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە ئەم بابەتە چارەسەر بکرێ من بە دوو درێژی باسم کرد ئارزوو ناکەم جاریشی تربیڵێمەوە بەشی دووەم ئەوەیە کە لە قانونی بودجە کۆمەڵێ بەنداو دیاری کراوە کە لە بودجەی فیدراڵی ئەو بەنداوانە دروست بکرێ و ئەو بەنداوانەش هۆکارێکی ترن بۆ ئەوەی کە کێشەی کەم ئاوی لە عێراقا چارەسەر بکراواتە دوو بەشە بەشیشانەوەیە کە بەشی ئاوی عێراق لە تورکیا بە دادپەروەرانە بەشەکەمان بۆ بێ و ئێستا ئەو هەوڵا لێکتێگەشتانەی کە هەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەشی دووەمیشی پەیوەندی بە سیاسەتی ناوخۆوە هەیە کە بەنداو دروست بکرێت و سیاسەتی ئاو پاراستنی ئاو پێڕۆ بکرێت. باش بابەتێکی تر هەر سەبارەت بۆی کە باس کرد کاک هاوڕێ و باسی بەنداو و دروستکردنی بەنداو کرد لە هەرێمی کوردستان کۆمەڵێک بەنداو هەیە کە بڕیاری لێدراوە و دروست بکرێت خۆشتەزانی لە هەرێمی کوردستانەوە سەرچاوەکانی ئاو زۆر زیاترن وەک لە بڵێ ناوەڕاست و باشووری عێراق و کاریگەریشی لەسەر ئەوان هەیە چی ئەکرێ بۆی کە بتوانێت یاخود بۆ تا ئێستا ئەو هەنگاوە نەنداوە بۆی کە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ بۆ ئەوی کە ئەو بەنداوانە دروست بکرێت مەبەستم حکوومەتی فیدراڵە چونکە ئەمە بابەتێکی وەکو خۆتەڵی بابەتێکی سیادیە بابەتێکی سەروەریە. بەڵێ بێگومان ئاشکرایە کە ئێمە حکوومەتی هەرێم بودجەی تایبەت بەخۆی هەیە حکوومەتی فیدراڵیش بودجەی تایبەت بەخۆی هەیە و مەسلەی بەنداوەکان کە ئێستا لە قانونی بودجەی فیدراڵیا چەسپاوە لەناو ئەو قانونەشە دوو بەنداو کە لەلایەن وەزارەتی ئاوی فیدراڵیەوە سەرپەرشتی ئەکرێ و جێبەجێەکرێ ئەکەوێتە سنووری هەرێمی کوردستانەوە یشیان لە ناوچەی کۆیە ئەوی دووەمیان لە ناوچەی هەولێر واتە لە بودجەی دەوڵەتی عێراقا کە بۆ ماوەی 3 ساڵ دانراوە ناو قانونی بودجەکە پارەیەشی باش تەرخانکراوە بۆ دروستکردنی بەنداو لە عێراقاوە لە ئەو بەنداوانی کە دروستەکرێ هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕێ تۆفیق ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق سپاس کە لەگەڵمان نبووی ڕاستەخۆ لە بەغداوە.